دووبارە سڵاوتان لەبێت. دوای ڕێکەوتنی نێوان وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەبارەی ڕادەستکردنی نەوت لە ڕێی کۆمپانیای سۆمۆ و هەروەها بڕی بەکارهێنان بۆ پێداویستی ناوخۆ بەپێی سەرچاوەکانی دێسکی ئابووری کورسات نیوز، ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەگەڵ کۆمپانیاکانی بەرهەمهێنەری نەوت لە هەرێمی کوردستان کۆ ئەبنەوە تا دەربارەی وەرگرتنی شایستە داراییەکانیان و گرێبەستەکانیان بگەنە ڕێکەوتن. وەزیری وزەی تورکیا لەبارەی ڕێکەوتنی نوێی نێوان عێراق و تورکیا لەسەر هەناردەی نەوت لە ڕێبەندەری جەیهانەوە ئەڵێت ڕەشنووسمان بۆ عێراق ناردووە و چاوەڕێی وەڵامە بین بۆ دەستپێکردنی گفتوگۆکان. شارەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێبەندەری جەیهان بەردەوام لە زیادبووندایە و کۆبوونەوەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن بەردەوامن. هاوکات لە عێراق باز لە نۆژەنکردنەوەی بۆری نەوتی کەرکووک بۆ بانیاز دەکرێت کە لە ئێستادا یەکێکە لە داواکاریەکانی تورکیا بۆ ئەنجامدانی ڕێکەوتنی نوێ پێشکۆتایی هاتن بە گرێبەستە 50 ساڵیەکە لە ساڵی داهاتوودا. ماوەی زیاتر لە 2 ساڵە هەناردەی نەوت لە ڕێبەندەری جەیهان ڕاگیراوە و بەو هۆیشەوە 33 ملیار دلار زیان بە عێراق و هەرێم و کۆمپانیا نەوتیەکان کەوتووە و لە بەرامبەردا کۆمپانیا نەوتیەکان داوای قەرەبووی زیانەکانیان دەکەن و داوا دەکەن گۆڕانکاری لە گرێبەستە بەرکارەکانیاندا نەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەرێم و بەغداد لەسەر بڕی ڕادەستکردنی نەوت لە ڕێی کۆمپانیای سۆمۆ و بەکارهێنانی نەوت بۆ پێداویستی ناوخۆ ڕێککەوتن. بڕیار ئەمڕۆ لە هەولێر کۆبوونەوەی نێوان وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ کۆمپانیا نەوتیەکاندا ئەنجام بدرێت. وتەپێژی ئاپێکوریش بە کورسات نیوزی ڕاگەیاند تا ڕێککەوتنی کۆتایی نەکرێت هیچ لێدوانێک لەبارەی گفتوگۆکان نادەین. تورکیا مانگی ڕابردوو ڕاگەاند گرێبەستی 50 ساڵەی هەناردەی نەوت لە ڕێبەندەری جەیهان نوێ ناکەینەوە و پێویستە ڕێکەوتنی نوێ ئەنجام بدرێت. وەزیری وزەی تورکیا ڕاگەاند توانای گواستنەوەی ئەو بۆریە 1,500,000 بەرمیل ڕۆژانەیە، بەڵام ماوەی 50 ساڵە نەتوانراوە تەواوی توانای بۆریەکە بەکار بهێنرێت. دەژڵێت ڕەشنووسی ڕێکەوتنی نوێمان داوەتە دەست عێراق چونکە ئەو ڕێکەوتنەی ئێستا لە ئاچاوەڕوانیەکاندا نییە و پێداویستیەکانی جیهانی وزەی ئەمڕۆ پڕ ناکاتەوە. ئاڵپ ئارسلان بارەکدار هاماژەیی بۆش کرد ئێستا بەرپرسانی عێراق پێداچوونەوە بە ڕەشنووسەکەدا دەکەن و هیوادارین نەماوەیەکی نزیکدا کۆبوونەوەی وەفتە تەکنیکیەکان بۆ دانوستانی ڕێکەوتنی نوێ دەست پێ بکات. تورکیا بۆ تازەکردنەوەی ڕێکەوتنەکە داوای کردووە هێڵی بۆری کەرکووک بۆ بایناز نۆژەند بکرێتەوە کە پێشتر بەهۆی هێرشی داعش لە ساڵی 2014 بە تەواوی لەناوچووە و مەزەندەش دەکرێت چاکردنەوەی هێڵەکە 709 ملیۆن دلاری بوێت و ئەگەر هێڵێکی نوێژ بنیاد بنرێت 14 ملیار دلاری تێدەچێت. ئەمە ڕەنگە عێراق ناچەر بکات لە بەرامبەر ڕێکەوتنی نوێ ئەو هێڵە نوێ بکاتەوە و هاوکات بەرەو باشووری عێراق درێژی بکاتەوە. تا دێت ژمارەی کرێنشینان لە هەرێمی کوردستان بەرزتر ئەبێتەوە بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوە هەندێک لە خاوەن خانووەکان خانووی کرێ بە موچەخۆران نایەن. خاوەن نووسنگەکان ئەڵێن بەشێکی زۆری کرێنشینان لە هەرێم هاوڵاتیانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن، بەشێکیشیانەوانن کە تازە هاوسەرگیریان کردووە. بەپێی ئامارێکی کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینانی کوردستان لە هەرێمی کوردستان نزیکەی 200,000 کرێنشین هەیە و 34,000شیان لە سلێمانیە. پێچەوانەی ساڵانی ڕابردوو دەستکەوتنی خانووی کرێ بۆ کرێنشینان قورستر بووە. لای نووسنگەکانی کڕین و فرۆشتن و بەکرێدانی خانوبەرە وەرزی هاوینە و وەرزەیە کە دوای تەواوبوونی وەرزی خوێندن لە خوێندنگەکان زۆرترین خانووی کرێ چۆڵ دەکرێت و کرێنشینان ماڵەکانیان لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر دەگوازنەوە. بەڵام ئەم هاوینە بەهۆی قەیرانی دارایی حاڵەتەکە کەم بووتەوە. هەندرێن کە خاوەن نووسنگەی خانوبەرەیە لە سلێمانی دەڵێت لەگەڵ زۆربوونی کرێکی بەشێک لە خاوەن خانوەکان داوا دەکەن خانوەکان بەکرێ نەدرێت بە موچەخۆر چونکە کرێکەی زۆر دوا دەکەوێت و هەندێک جاریش دەفەوتێت. زیاتر ئەوەی کە یەت بۆ ئێرە خانووە گرێ بەکرێ عەرەبە. عەرەبەکان لە بەرەوەی پارەیان پێە موچەی خۆیان لە کاتی خۆیان وەرەگرن. وەڵڵاهی زۆر کەسیش ئەوە هەیە ئەیڵێن مەیە بە موچەخۆر خانووەکە بیە بە زیاتر بە خەڵکێکە کاسب بێ، دوکانار بێ لە ناو بازار یا توانای کرێیانەکەی هەبێ. ئەم شتانە بەپێی ئامارەکانی کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینانی کوردستان لە هەرێمی کوردستان نزیکەی 200,000 کرێنشین هەیە و 34,000یان لە سلێمانین و ساڵانەش بە هۆکاری دروستکردنی خێزانی نوێ و کۆچکردنی خێزانی عەرەب لە عێراقەوە بۆ هەرێم
ژمارەکەیان ڕوو لە زیادبوون دەکات. کاگە لە مانجێکە 50 کرێنشین زیاد کە ئامارەکە زۆر خەتەرە ڕوو لە هەڵکشانە بێ بۆ لەبەرەوەی حکوومەت هیچ پلانێکی نیە. ئێستا کە قسە لەگەڵ جەناب تاکەم کەمترین کرێخانوون کە کرێچەکان قەرزار بن بە ڕێژەی زۆر کە لە 90 بەرەو ژوور لە 3 کرێخانوون 4 کرێخانوون زیادە قەرزانن. بۆیە سەحاب خانووکەش توانە بڵم مافی خۆیدی کە ئەوش نایا بکرێ. بۆیە حکوومەت بی لەوە نەکردووە ئەو خەڵکی کە موچە خۆرن ئەم خەڵکی کە کەسابەت دەچیانێ لە بازارە پارەی بخاتە بازارەکە بۆی بژێژیان دروست بێت و هەموو سێکتەرەکان بەستە بێت کە بەداخەوە ئەو کێشەیە هێستا. لە ساڵی 2022 سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاریدا 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینانی هەرێم دروست بکرێت، بەڵام بە هۆکاری کەمی دەستکەوتنی قازانجی پرۆژەکە و درێژخایەنی ماوەی قیسەکەی تا ئێستا هیچ بەڵێندەرێک ئامادە نییە ئەو پرۆژەیە وەربگرێت و ئاسۆکانی دروستکردنی بە نادیاری ماونەتەوە. فراوانبوونی شار و زۆربوونی پرۆژەکانی نیشەجێبوون کاریگەریان لەسەر کەمبوونەوەی ڕێژەی کرێنشینان نەبووە، چونکە لە کاتی دروستکردنیاندا ئەو پرۆژانە پێشەکی و قستی مانگانەیان هێندە بەرزەکە لەگەڵ داهاتی ڕۆژانە و مانگانەی بەشێکی زۆر لە کرێنشیناندا یەک ناگرێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. ئێمە وەک دێسکی ئابووری کورسات نیوز گرنگیەکی زۆر بە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانین لە بەرەوەی کە پێمان وایە خاکی هەرێمی کوردستان بارودۆخی هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆی کە بەرهەمی ناوخۆی پەرەی پێ بدرێەوە بکرێت بە جومگەیەکی گرنگی ئابووری کە بەڵکو و هەرێمی کوردستان لەو ئاستەنگانە کە بەهۆی ئابووری تاکڕەهەندە و ڕوبەڕووی ئەبێتەوە دەربازی ببێ و لە لایەکی تریشەوە کە بەشێک لە هاوڵاتیان داهاتیان لەسەر ئەو بابەتەیە بە تایبەتی لەم قەیرانە ئابووری و داراییەیە بەڕای ئێمە تاوانە ئەگەر بایەخی پێنەدرێ وەکو خۆی و هەرکەس لە لای خۆیەوە یارمەتیان نەیە. بۆیە ئەچمە لای مەعاناتی هەندێک لە جوتیاران. ئەمڕۆ هەندێک لە جوتیارانی سنووری قەزاکانی ئاکرێ و بەردەڕەش لە دژی هاتنی بەرهەمی پەتاتەی دەرەکی لەم وەرزەیە کە بەرهەمی ناوخۆ هەیە گردبوونەوە داوایان کردووە حکوومەت و وەزارەتی کشتوکار ڕێگری بکات لە هاتنی پەتاتەی دەرەکی هەتاوەکو ئەوان زەرەرمەند نەبن. بەپێی ئامارێکی کشتوکاڵی بەردەڕەش تەنها بۆ وەرزی هاوین نزیکەی 25,000 دۆنم پەتاتە داچێنرابوو کە پێشبینی ئەکرێت بەرهەمەکەی بگاتە 300,000 تۆن، بەڵام لە ئێستاە 1 کیلۆ پەتاتە تەنها نزیکەی 300 دینار نرخێتی. خربەبوونا بەشێک ژێ جوتیارên ئاکرێ و بەردەڕەشە ئەو هەمی جوتیارên نمونەیینە. ئەرزانبوونا بەهای پتاتێ و هاتنە ناوا پتاتە دەربە ئەو دڵگیرانکردنە و داخواز دکەن پتر گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بهێتە دان. ئەمە داخوازی ئێمەیە حکوومەت هار و کار بیت لەگەڵ جۆتیار بەڕاستی پاڵپشتمان بێتن و پاڵپشتمان بە لە حدودەکان کە حدودەکاندا بخسێت و بخۆشی یعنی ممنوع بەتاتە بێتە داخلی کوردستان ضرر بە جۆتیار دەکەوی بەڕاستی زۆرە یعنی زەرەرمان زۆرە یعنی بەتاتەکە هاتە 200 دینار ئێمە بەتاتە بە 300 دیناریش بفرۆشین یاڵە بگەینە حەقی خۆمان. ئەف جوتیارە کەد و زەحمەتێکە زۆر بە پتاتان بە دەبەن خەرجێکی زۆر دەکەوێتە سەر ملێوان و دخوازن هەتا بەرهەمێن ناوخۆیی مابێتن یەن دەربە ڕێگری لێ بهێتە کرن. لا زەحمەتە و لە مانجێ 12 لە ناو بیستان پێوە ماندی دەبین حت 5-6 مانگ 7 مانگ دوایش ناچیت زەرمەندین فەلا هەمی زەرمەندە نەو ساڵ ئەوانە هەمووی فەلاحن لێرە خربیتنەوە بەرهەمەکەمان ناچیت. پەتاتە زۆرە ئێستا لێرە پەتاتە لە مەخزەنەکان حتا مانجی 1 و 2 دەمینێ و دوایەوەش بەرهەمی پاییزی دەردەچیت یعنی پەتاتە بەشی عێراق هەمی دەکات حتا ساڵ 12 مانگ بەس با هەمی ساڵ لەگە دەگەنە وەختانە ئیرانی داخل دەبی. لە سنووری بەردەڕەش لە گۆری ئامارن ڕێبەبەریا چاندنێ بۆ وەرزی هاوینی نێزیکی 25,000 دونەم پتات هاتبوونە چاندن بەرهەمێ وێ نێزیکی 300,000 تانایە. ئەوە بەرهەمێک کەد و زەحمەتە جوتیارên بەردەڕەشە وەکی هەرجار و هەر ساڵ دەخوازیەوان ئەوە ڕێگری لە بەرهەمێ دەرەکی بێتەگرن تاکو ئەو مفۆیلوی بەرهەمی ببینن چونکی چەند ساڵێکە ئەف پتاتەیە بووە ژێدەرێ ژیانە دها هزار وڵاتیان دەبەرێ. دلبرین غازی کورسات نیوز بەردەڕەش.
ڕۆژی ڕابردوو پارکی گەشتیاری مەهناز لە تەقتەق جمەی ئاهاتخانە خوێی ژمارەیەکی زۆر جوتیار و کڕیار و سەردانکەر بوو. سەدان جوتیار و خاوەن باخی هەنجیر لە پارکی گەشتیاری مەهناز لە قەزای تەقتەق لە 4مین فێستیڤاڵی هەنجیرە بەرهەمی ئەمساڵیان نمایش کرد. وەزیری کشتتوکاڵی هەرێم ئەڵێت بە هەموو توانایان پاڵپشتی ئەو جۆرە فێستیڤاڵانە ئەکەن چونکە ئەبێتە هۆی ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران و بەدەستهێنانی داهاتێکی باش بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. سەدان جوتیار و خاوەنباخی هەنجیر بەرهەمی ڕەنج و ماندووبوونیان هێناوە و لە پارکی گەشتیاری مەهناز لە قەزای تەقتەق یەکیان گرتووە بۆ خستنە ڕوو بە بازاڕکردنی بەرهەمی هەنجیر. ئەمە 4مین فستیڤاڵی هەنجیرە لە تەقتەق. وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئیداری قەزاکە بەشداری بە ڕێوەچوونی فستیڤاڵەکان. وەزیری کشتتوکاڵ دەڵێت بە هەموو توانایان پاڵپشتی ئەم فستیڤاڵانە دەکەن کە دەبێتە هۆی ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران و دابینکردنی داهاتی ئابووری باش بۆ جوتیاران. ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش دەتوانن سوود لە بەرهەمەکانی ئێرە وەربگرن. ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ ساڵانە ڕۆژمێری کشتتوکاڵیمان هەیە، باز دەخینە سەر بەرهەمی هاوردەیان قەدەغە ڕادەگەێنین لەسەر بەرهەمی هاوردە. تەنسیقمان هەیە لەگەڵ عێراق لەکردنەوەی بازاڕەکان بەڕووی یەکتریدا و تەنانەت ئەو گەشتیارانەی کە دێن یعنی لە کڕینی ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە ئەمانە هەمووی بۆ خۆی پاڵپشتێکی گەورەیە بۆ جوتیاران. دوای ئێمە کە لە 4 ساڵی ڕابردوو دەست بەکار بووین بەڕێز کاکوبات تاڵەبانی پرۆژەی گەشت و کاڵی ڕاگەیان لەسەر ئاستی کوردستان بۆ تێکەڵکردنی پرۆژەی کشتتوکاڵ لەگەڵ گەشتیاریە. دیارە ئەمە شاری تەقتەقەش هەڵکەوتەی جوگرافیەکەی وایە زێی بچوک بەناویا دەڕوات هەم لە ڕووی گەشتیاریەوە زۆر پێشکەوتووە هەم لە ڕووی کشتتوکاڵیەوە. قەرەباڵغی و ئامادەبوونی ڕێژەیەکی بەرچاوی هاوڵاتی لە 4مین فستیڤاڵی هەنجیر بوو بۆ جێی دڵخۆشی جوتیاران. بەهۆی بەپیتی خاک و ناوچەی تەقتەق جوتیاران داواکار بوون حکومەت زیاتر گرنگیان پێ بدات کەم و کوڕەکانیان چارەسەر بکرێت. ئەگە فستیڤاڵ نەبی ئێمە دەبی بنە علوەکان، بەڵام علوەکانی ئێستا کاتەکەی وایە دەبی زوو بچی بە شەوانە باخچەکە بچێ ناو باخچە و بیکردی بەلایت بیکەوە زوو دەڕوا و بۆ شاران سەرفەبی. ئەم بەرهەمانە هەمی لە بە هەنجیری خۆماڵی تەقتەق و دەوروبەرێتی مەسەلەن هەنجیری جگیلە و قەرنا و گوندەکانی دەوروبەری. طبعا لێرە وەکو مرەبای هەنجیر کە مرەبایەکەمە تازەیە یاخود نانی هەنجیر جەبا کونجی یاخود بە گوێز ئامادە کراوە هەنجیری وشک ئامادە کراوە کە معاملەیەکە با لە سنووری ئێمە خەڵک گەیدا معاملەکەی کرا مرەبا لەم سنووری ئێمە بەداخۆ یەک شتمان بۆ نەکراوە لە معاملێکی دیێ داهاتەمان هەیە لەم سنووری خۆمانە بەڕاستی حکومەت کەم تەرخەمە بەڕاستی. ئەو هەوڵاتیانەی ڕویان لە فستیڤاڵی هەنجیری قەزای تەقتەق کردبوو لە ناوچەی جیاجای کوردستانەوە هاتەبوون هەر یەکە و بەپێی پێویستی هەنجیریان کڕی. دەرخستنی بەرهەمەکانە کە لە ڕووی ئەوەی کەوا بابڕین بۆ نمونات و لەوانەیە دوای ئەمە ئیشاءڵڵا هەنگاوێک دەبێت بۆ ساغکردنەوەی لە خواروی عێراق لە دەرەوەی هەرێم و پەرەی زیاتری پێ بدرێ و ئەو جوتیارە دڵی سارد نەبێت لە ڕاست ئەو بەرهەمەی کە خۆی چەند ساڵە دەیپارێزێ وەکو پیشەکەی خۆی. جگە لە بە بازارکردنی بەرهەمی هەنجیری جوتیاران لە فستیڤاڵەکەدا هەلیکار ڕەخسا بوو بۆ چەندین ژن و پیاوی تر کە بە خواردنی جۆرا و جۆری کوردەواری و کاری دەستی ژنان بەشدار بوون. فستیڤاڵی ساڵانەی هەنجیر لە قەزای تەقتەق جگە لەوەی دەبێتە هۆکاری پەیداکردنی داهاتێکی ئابووری باش بۆ جوتیاران هاوکات بژانەوەی گەردی گەشتیاری ناوچەکەشە کە بەهۆی ئەم فستیڤاڵانەوە سەدان گەشتیار ڕوو لە شوێنە گەشتیاریەکانی قەزاکە دەکەن. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز قەزای تەقتەق. بەرهەمە چینیەکان بازاڕی کەرکووکیان کۆنتڕۆڵ کردووە. پیشەوەران و هاوڵاتیان هۆکارەکەی بۆ هەرزانی نرخی کاڵا چینیەکان ئەگەڕنەوە. جێگری سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک ئەڵێت وڵاتی چین خۆی گونجاندووە لەگەڵ بازرگانان لە ڕۆی نرخەوە ئەوە شوای کردووە کە کەرەستە چینیەکان خۆیان لەگەڵ بازاڕی عێراق و کەرکووکیشا بگونجێنن و کڕیارێکی زۆریان هەبێت. کەرەستەوە ئەمێرە چینیەکان بازارەکانیان لە کەرکووک قۆرق کردووە. بە گوزەرێک بەنێو بازارەکانی کەرکووکدا دەبینی کەرەستەوە ئەمێرە چینیەکان بازارەکانیان بۆ خۆیان قۆرق کردووە. کەسبکاران و پیشەوەرانی کەرکووکە لایەنە بۆ کەمی نرخی کەرەستەوە ئەمێرە چینیەکان دەگەڕێننەوە. هەموو سەرێشەکە گەێتەوە بۆ تاجرەکان بەڕاستی
ژناوکو کۆنتترۆل تەواو کۆنتترۆلی بازارەکەی کردووە بێت و تاجرەکان شتی باشمان بۆ بێنێن و کوانی کە بۆ دەوڵەتە ئەوروپیەکان دروستیەکەن بۆ ئێرەش بێ شتی چاکە بەڵام ئەوە ئێستا لەم شاری ئێمەیەوە زۆر زەحمەتە بەڵاست بەڵێ من جای وایە سێرەکەی مخۆمەکو کارەباچێک ساحب ماڵەکە پێ ماڵە شتێکم بۆ بێنێ باش بێ یەکە بۆی هێنی نرخەکەی بەرزە بەلایەوە سیراڵێ بۆ ئەم سعرە وایە یەکەشتەکەشی بۆ هێنی کوالێتی نزمە یعنی مدەکەی کەمە ئیشکردنی ئەو شتە یا کوالێتی باش نییە ئێمەش جای وایە تووشی شەرمەزاریە بین لەگەر ساحب ماڵەیە لەگەر ساحب ئیشەوا بڵێ خەڵکەکەی فێرەوە بووە هەرزانترین ماڵ بکرێت یعنی مستەوای عقلی خەڵکی عێراقیەکە لەو مستەوای نیشتە باشەکە بکرێت بۆ خۆمەکو تازیەکی لە سینەوە هێنم کە چوومە ئەچیتە سین داواکەن بۆ عێراقا ئەکسەر لێ ئەمە ئابی بۆ لێ ئەمە ئابی خراپەکە چۆن بۆی خەڵکی سینی سفادەکە تۆ معادل ئەشیان لێ بێنی فمن هەرسێ نەوعەکەم هێنا لە خراپەکە قانزاسێ باشم کرد لە ئەوەی کە وەسەتە مایەکاری بوو ئەوەی کە باشە مایەوە لەسەرم خۆی وەحەکە لێرەیە وعی عێراقیەکان حەزی بە شتە ئەرزانەکەی و خراپەکەیە ئارەمەیە ئابووری ناسێکیش پێی وایە چین هاو سنووری عێراق نییە بەڵام توانیوێتی لە پێشەوەی وڵاتان بێت بۆ هەناردەکردنی کەرەستەکانی بۆ عێراق سین یەکێکە لە وڵاتانەی کە فلەکسەبڵی ئابووری هەیە لە وڵاتانی جیهاندا بۆ ناسراوە کە بەسابێت بەرومۆکان دروست ناکات. خۆی گونجاندووە لەگەڵ داهاتی بازرگانەکان و وڵاتی ئەو وڵاتەی کە هەناردەی بۆ دەکاتن کە بە جۆرەی نرخ ڕاستە لەوانەیە هەمان مەسافەمان هەبێت لەگەڵ هەندێک وڵاتی تێدا بەڵام وڵاتەکانی تر بە کوالەتێکی زۆر بەرز دروستەکەن نەگونجانێک هەیە لەگەڵ داهاتی ئەو وڵاتەیە کە بەرومەکانی ناگونجێک لە ڕووی نرخەوە بۆ وڵاتە ڕاستە کوالەتەکەی بەرزە بەڵام لە ڕووی داهاتی تاشی ئەو وڵاتەوە بۆ سەرفکردنی موادەکانی بازرگانەکان زیاتر دەکەوێت لەسەر وڵاتیان ئەمەش بۆ ئەو وڵاتانە دەکرێت زیاتر بە کوالەتێکی بەرز بکرێتن کە بگونجێت لەگەڵ داهاتی ئەو وڵاتەدا بە بۆچوونی شارەزانی بواری ئابووری نەبوونی کۆلەتی کۆنتترۆل لە عێراق وای کردووە هەموو جۆرە کەرەستەیەکی خراپی وڵاتان لە بازاڕەکانیدا ساغ بێتەوە ئەو لایەنش زۆر زار بە زیانی هاوڵاتیان تەواو دەبێت کە کەرەستەیەکی خراپ بە نرخێکی کەم دەکڕن عومەر غەریب کورسات نیوز کەرکووک ئەمانەیە گفتوگوی زیاتر بکەین دەربارەی بارودۆخی بازاڕەکان لە کەرکووک و ئەو بەرهەمانە کە هاوردە ئەکرێن و ئەچنە بازاڕەکانی کەرکووکەوە بۆ مەبەستەش دکتۆر عومەر مامۆ جێگری سەرروکی ژووری بازرگانی کەرکووک لەگەڵمانە سڵاو لێبێ دکتۆر زۆر بەخێر هاتن هۆکار چییە کا بەرهەمە چینیەکان ئەو پشکە زۆرەیان گرتووە لە بازاڕی کەرکووکە بە جۆرێک کە فرۆشیاران و کڕیارانی شەستیان پێ کردووە ئەم کاتەتان باش ئەم کاتەی بینەرانی کورسات نیوز باش هیوادارم هەمومان لە شتاق و تەندروست بین بەڵێ بێگوبانی ئێمە هەمومان دەزانین عێراق لە دوای 2003ەوە کە نظامی ئابووری لە عێراقدا گۆڕا لە نظامێکی اشتراکیەوە بۆ نظامێکی ئابووری سەرمایەداری واتە بازاڕی ئازاد بازاڕی ئازاد بنەماکەی خواست و خستنە ڕووە بۆیە عێراق پێش ئەوەی کە 2003 بێش بەڵێم کڕیاری عێراقی یا بەکاربەری مەوادی سێنی پاشکۆیەکی هەبوو لە ساڵەکانی هەفتاکان و هەشتاکاندا کە حکوومەتی عێراقی لە ڕووی لە ڕێگای وەزارەتی بازرگانی و ئەچیزە و دەقیقە و سوق مرکزی و مەوادی سینی دەهێنا ئەمە یەکێکە لە ڕێکارەکان کە بڵێن بەکاربەری عێراقی ئاشنایەتێکی باشی لەگەڵ کارەستی عێراقی بووە یەکێک لە سیفەتەکانی تری بڵێن بازاڕی مەوادی سینی بۆ عێراق یەکێک لە وڵاتانەی کە فلەکسەبڵێکی هەیە لە ئینتاجی ناوخۆ بۆ هەناردەکردن واتە ئەو ئینتاجانە ئەو بابەتانەی ئینتاج دەکات کە بۆ وڵاتە بگونجێت لەگەڵ داهاتی تاکی ئەو وڵاتە بێگومانش ئەوەی هۆکارێکە ڕێگری لەمەش دەکات عێراقی یەکێک لە وڵاتانەی کە تا ڕادێک نقطەیەکی زوحپی هەیە لەم بابەتەیە کە کوالێتی باشەکان ناکاتە دەستی بەکاربەر ئەوەیە کە بڵێن سەیتەڕی نەوعیە لە عێراقدا تا ڕادێک لاوازە بۆیە عێراق و بازاری عێراق بۆتە یەکێک لە بازاڕان هەر بێزەکانی مەوادی سینی ئێسێمە بۆ خۆمان ئەگەر بێت و عینەیەکی عەشوایی لە هەموو چەشنەکانی بازاڕی عێراقی داوەڕی بگرین تەسەور دەکەم بێجگە لە مەوادی هندی و بڵێ هندی تورکی ئەو وڵاتانی کە نزیکن لێمانەوەکو ئێران لەوانەیە تەسەور دەکەم لە 150 هەموو مەوادەکانی ناو بازاری عێراق لە هەموو چەشنە مەوادە بازرگانیەکان بگەڕێتەوە بۆ مەوادی سینی
کە موادی سینی دەگونجێت لەگەڵ داهاتی تاچی عراقیدا عراقیش یەکێکە لە وڵاتانەی کە مەسەن سینێکێکە لە وڵاتانەی کە بابەتە چەشنیەکانی ئینتاجی زوو مۆدێلەکانی دەگۆڕێت لەوانەیە لەگەڵ تاچی زۆقی بازاردا بگونجێت. دکتۆر وتان بەرهەمە چینیەکان لە بازارەکانی کەرکووکە زۆرن هۆکارەکەیتان گێڕایەوە بۆ هەرزانی نرخەکەی، بەڵام کام بەرهەمانە زیاتر لە بازارەکانە ئەفرۆشن؟ مەبەستم بەرهەمی چینیە، بۆ نمونە کەرەستەی کارەبایی، جلوبەرە، کەلوپەلی ناوماڵ زۆرتر چینەوە بەرهەمانی کە لە چینەوە دێنە بازاری کەرکووک و عێراقەوە. بڵێ بەڕاستی ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک کەمانگانە راپۆرتمان هەیە دەربارەی پێدەڵێت حالەتی سووق یعنی بارودۆخی بازار، عینێکی عەشوایی کە لە هەموو چەشنەکانی بازاردا وەردەگرین. بابەتەکانی کە لە ناو بازاری عێراقدا زیاتر بابەتی کەرەستەی کارەبایی، سەحیات، قوماش، چەشنەکانی مەسەل کەلوپەلی بیناسازی، هەموو جۆرەکانی بابەتانە تا ڕادەیەک مسەیترن لە بازارەکە کەرکووک بازاری عێراقدا. دەتوانم بڵێم لە 1985 کەلوپەلەکانی لە هەموو چەشنەکانی مەوادەکانی کە ئیسرات دەکرێت زیاتر سینین. هۆکارەکەشی وەکو ئەوتمان دەگونجێت لەگەڵ تاکی داهاتی تاچی فەردی عێراقیە. باشە دکتۆر، هەرچین خۆی بە هەرزانی بەرهەمەکانی ناسراوە لە بەرەوەی کە پاڵپشتی ئەکرێت، بەڵام باسیەوەتان کردیانی یەکێک لە ئەو کەسانی لێدوانی دابوو بۆ کورسات نیوز وتی کە بەهۆیەوەی کە هەرزانە خەڵک ئەیکڕێت و گوێ نایەتە ئەوەی کواڵیتیەکەی چۆنە. ئەمێ بڵێم وەکو لایەنی بەرپرزوە وەکو چاودێری هیچ چاودێری ئەم بەرهەمانە ناکرێت کە بۆ نمونە کواڵیتیەکەی چۆنە، هەرەوەندەی کە ئۆکەی ئێمە لە بازاڕی کەرکووک پێویستمان بە بەرهەمی کارەبایە با بێت لە چینەوە، هیچ چاودێریکی کواڵیتی لەسەر نییە لە بەرەوەی کە بەشێکی زۆریشی پەیوەستە بە تەندروستی هاوڵاتیانەوە، بۆ نمونە کەرەستەی کارەبایی و کەرەستەی بیناسازی و شتی هاوشێوە. چ چاودێریەکەیە بۆ بەرهەمانە؟ بەڵێ بێگومان بەڕاستی ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک و ئەچیزەکانی ناو کەرکووک کە چاودێری ناو بازار دەکەین، ئەو دەسەڵاتەمان نییە مەسەڵەن جۆری بابەتەکانی کە هاوردە دەکرێت لە ناو بازارەکاندا کۆنتڕۆڵ بکرد لەڕێی ژووری بازرگانیەوە یا هەر بڵێن وەزارەتێکی ترەوە. ئەوەی کە دەتوانێت جۆری باشی و کوالێتی هەمووان دەزانی کوالێتی کۆنتڕۆلی بڵێ مەنافەزە حدودیەکانە زیاتر ئەو چاودێری دەکات و بۆ باشی و کۆنتڕۆڵکردنی جۆری بابەتەکان دێت بازارە. بەڵام ئێمە کێشەیەکی تریشمان هەیە بەڕاستی ناو بازاردا، یەکێک لە هەرە کێشە گەورەکانی کەوا بەڕاستی کڕین و فرۆشتنی پێ دەکرێت هەندێک جار هاوڵاتی خۆشێتی، چونکە ئێمە هاوڵاتی بەڕاستی کە ڕۆشنبیریەکی تەواوی نەبوو لە هەڵبژاردننی ئەو بابەتەی کە دەکرێت، ئەمە کێشەی بۆ بازار دروست دەکاتن، چونکە بڕیارەکە کە مشتریەکە مشتریەکی چاولێکەر بوو بەڕاستیەکە یا بە مەزاهر بڵێن خەڵەتا و جۆری بابەتێکی هەڵبژاردن یەکێک لە کێشەکان. کێشەیەکی تریشمان هەیە بەڕاستی ڕەقابەیەکی تەواو بۆ کوالیتی کۆنتڕۆل لە مەنافسە حدودەکانەوە ناتە خوارەوە بۆ ناو بازار ئەو بڵێن لیڤڵی کە لەسەر مەوادەکان نووسراوە. بۆ چێکی بکرێت ئایا ئەم مەوادەی کەوا بڵێن لیڤڵەکەی لەسەر مادە هاوردەکان نووسراوە مطابقە لەسەر کوالیتی کۆنتڕۆلی ئەو مەوادەی کە لە ناو کارتۆنەکەدایاندا، ئەمەش بابەشێکی ترە. بەڵام بەڕاستیەکەی ئەوەی کەوا زیاتر کێشەی بۆ جۆریەکەی هەڵبژاردووە داهاتی تاکەکە بەڕاستی زیاتر قەرار لەسەرەوەدا چ جۆرە ماڵێک لە بازاردا ساق بێتەوە چیزێکی ئەنجام نبێتەوە. ئێمە ئێستا مەسەلەن بۆ نمونە بە سین و ئەمریکا وەرگرین. ئەمریکا وڵاتێکی زلهێزی پیشەسازی و ئابووری جیهانە، کەچی بەرامبەرەوەشدا کە 400 میلیارد دۆلار ساڵانە ئاڵوگۆڕ بەنزل هاوردەی هەیە لە سینەوە. ئەگە هەموو ئەزانین ئەو بەرهەمەی کە چین بۆ ئەوروپا بۆ ئەمریکاش هەناردەی ئەکات زۆر جیاوازە لەوەی کە ئەینەرێ بۆ ئەم وڵاتانەکە بە گوێرەی وتەکانی خۆشتان بەرهەمی هەرزانیانەوە نەکواڵەتی باش. بەڵام باستیەوەتان کرد کە لە دەسەڵاتی ئێوەیان نییە چاودێری ئەو بەرهەمانە و کواڵەتیەکەیان بکرێت. وەک ئێوە بزانن و ئاگادار بن لەلایەنی ترەوە بۆ نمونە لەسەر سنوورەکان هیچ چاودێریەکەیە لەسەرەوە بەرهەمانە یان هەروادێتە ناو عێراق و هەرێمی کوردستانەوە؟
ڕاستەکەی ئەوەی زیاتر کوالیتی کۆنتترۆل دەکرێت بۆ مەوادە خۆراکیەکانە یا داودەرمانەکانی بۆ داودەرمانەکانی ئەکرێت زیاتر کوالیتی کۆنتترۆل. بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە ئاگاداری هیچ کوالیتی کۆنتترۆل یا مەسەلە سەیتەڕەنەوەیەک نییە بۆ مەوادەکانی تر. بۆیە تاجر ئازادە، زیاتر منافەسەی تاجر کوالیتی بەرز ناکات، بەڵکو زیاتر منافەسەی ئەوە دەکات زۆرترین مەواد بێنێ و زیاتری فرۆشیار بکاتن بۆی قازانجی دەست بکرێت. طبعاً ئەمەش بە زەرەری بڵێن هەناردەکردن دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆمان، چونکە ئێمە ئەو مەوادە ئەگە خراپ بێ زیاتر ئێمە دەتوانین مەسەل ساڵانە زیاتر مەسەل هاوردە دەکرێت، ئەمەش بەچوونە دەرەوەی ئەو حملە سەعبەیە کە دێتە عێراقەوە لە ڕێگای نەوتەوە دەستمان دەکەوێت زیاتر بچێتە دەرەوە. بەڵێەوە خۆشببینانە حاڵەت لە خۆشببینانەترین حاڵەتێتی دکتۆر ئەگەر جێی بە بەرهەمە ناوخۆیەکانیش لەق نەکرد بێ. ئەم بەرهەمە چینیانە کە ئاوا بە لێشاو دێتە کەرکووک و بێگومان هەموو عێراق و هەرێمی کوردستانیش جێیان بە بەرهەمی چه وڵاتێک لەق کردووە واتە پشکی کام وڵاتەیان گرتووە لە هەناردە بۆ عێراق و هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە وڵاتەکانی دەوروپشتمان بە تایبەتی بڵێن ئەو وڵاتانی کە لە دەوروپشتمان و مەسەل کولفەی نەقلی کەمترە، مەسەلەن هێند یەکێکە لە وڵاتانی کوالیتیەکەی بەڕاستی لە ئاستی کوالیتی بڵێن دەوڵەتی بەریتاندایە، بەڵام لەبەرەوەی نرخەکەی بەرزترە ئێستا مەسەل یەکێ لەوانە ئەوەیە. مەسەلەن تورکیا کوالیتی بەرزە، بەڵام بە ڕێژێکی کەمتر دەتوانین جگە لە خۆراک کەمتر مەوادی پیشەسازی دێتە عێراقەوە. بۆیە مەوادی سینی بەڕاستیەکەی ئەوەسێتە سەر ئاستی ڕۆشنبیری مشتریەکە خۆشی کە قەرار بداتن کوالیتی ئەم بابەتە ڕاستە دەیکرێت، بەڵام کوالیتیەکەی نزمە، بۆیە دەکرێت یعنی بڵێ مشتریەکەمان زیاتر چاولێکەر نەبێت بە قەراری کەسێکی تر شتەکان نەکرێت، بەڵکو خۆی هەڵبژاردەی ئاستی ڕۆشنبیرەکەی ئەوەندە بەرزەوە بێت کە بتوانێت. بەڵام کێشەکە لەوەیە بەڕێی من چارەسەرکردنی ئەم هاتنی لێشاوە زۆری موادی سینی دەکرێت کوالیتی کۆنتترۆلەکان دابەزنە خوارەوە لە هەموو پارێزگایەک مەسەل کوالیتی کۆنتترۆل دروست بکرێت بۆ هەڵسەنگاتنی ئەو ماوەدە ئیسرادیانی کە دێنە ناو بازارەوە، بە تایبەتی چێککردنی ئەو مەوادەی کە لە ناو کارتۆنەکەیە لەگەڵ ئەو لیڤڵەی کە لەسەر کارتۆنەکە نووسراوە بۆ چێکی بکرێت. دکتۆر من پرسیارێکی گرنگم هەیە. دکتۆر بام پرسیارێکی تر بکەم. بۆ نمونە وڵاتان ئەمە حاشا هەڵنەگرێکە بڕکیانە لەسەر ئەوەی کە پشکێکی زیاتر لەم بازاڕە بەکاربەرە بە خۆیان ڕابکێشن لە بەرەوەیکەوان بەرهەمی خۆیان ساغەکەنەوە. بەڵام ئایا ئێمە لە عێراق هیچ یاسایەکمان هەیە کە ڕێکی بخات بۆ نمونە سنوورێک دابنێت کە لە چه بەرهەمێک چەند بێت و لە کوێوە بێت، یاخودنا هەموو ئەوەی کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق فرۆشرێت ئەکەوێتە سەرەوەی کە چه وڵاتێک براوەی بردننی ئەو پشکا بێت لە بازاڕەکە؟ بەداخۆ ئێمە لە دوای 2023 وەکو پێتمەوە ئێمە ڕژێمی ئابووری وڵاتەکەمان گۆڕا لە ڕژێمی بڵێن ئیشتراکیەوە بۆ سەرمایهداری بە ڕژێمی سەرمایهداریش بنەماکەی بازاری ئازادە، بەڵام بازاری ئازاد بە معنای ئەوە نایەت مەسەرەن بازرگان ئازاد بێت لەوەی کە دێت. بێگومان ئەمە دەکرێت بە یاسا ڕێک بخرێت لە پەرلەمانی عێراقەوە بڵێن تەشریعی قانونی بکرێت کە لیڤڵێ دانرێت بۆ هاوردەکردنی ئەو مەوادانەی کە لەگەڵ ئاستی مەسەن داهاتی عێراقدا بگونجێت. بۆ نمونە عێراق ئێستا هەموو بڵێن لە 185 ئەوانەی کە لە ناو بازاردایە لە 185 هاوردەیە و احتیمالی کردوێتە سەر مەسەلەن داهاتی نەوت. ئەبێ ئەمە گونجاندنێکی بۆ بکرێت، چونکە بێگومان داهاتی تاک دەگونجێت لەگەڵ داهاتی میزانی ئەو وڵاتەیە. ئەمە دەکرێت بە یاسا لە پەرلەمانی عێراقەوە ڕێک بکرێت و کوالیتی کۆنتترۆلەکان زیاتر بێنە خوارەوە نەک بەزەنم بەنافزە حدوودەکانە بێت، بەڵام دەکرێت لە هەموو پارێزگایەکی کە سەر بە وەزارەتی بازرگانی عێراق بێت و لە ڕێگای دەستگایەکی ڕسمیەوە چاودێری ناو بازار بکرێت لە ڕووی کوالیتی کۆنتترۆلەوە. دکتۆر هەرچەند ئامادەبوونی جەنابەت بۆ باسکردن لەسەر ئەم بابەتی بەرهەمە چینیەکان بوو لە بازارەکان، بەڵام ئەمەوێ ئەم هەلە بقۆزمەوە پرسیارێکیش بکەم دەربارەی ئەوەی کە ئەزانین کە هەتا ئێستا کەرکووک بودجەیەکی نییە ئەوەی کە بۆی سەرف ئەکرێت ئەو داهاتێک کە لە ڕێگەی پترۆدۆلارەوە هەیەی دەست بەکاربوونی BP لە کەرکووک و بەرزبوونەوەی داهات و زیاتربوونی هەناردەکردنی نەوت چه کاریگەریەکی هەیە لەسەر کەرکووک و لەسەر ئاوەدانکردنەوەی کەرکووک؟ باسێکی ئەوشمان بۆ بکەن زۆر بە کورتی.
بەڵێ زۆر سپاس ئێمە هەمووان دەزانین کە لە عراق بەتایبەتی لە کەرکووک ئەمە نزیک دەبینەوە لە یادی 100 ساڵەی دۆزینەوەی لە کەرکووکە لە ساڵی 27دایە گەڕانەوەی شەریکەی BP بەریتانی بۆ عراق تامان یەکێک لەو شەریکاتە زلێزانەی جیهانیە کە لە مەجای نەوت دایک دەکرا و کەرکووکیش ناسراوە بەوەی کە یەکەم شاری عراقە کە نەوتی تا دۆزراوەتەوە و لە ساڵەکانی هەشتا یەکێک بلەو شارانەی کە عراق حکوومەتی عراق احتیمادی کولی لەسەر کەرکووک کە ڕۆژانەی تەزدێری نەوت ئەگەشتە ملیۆنە بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بۆیە گەڕانەوەی ئەم شەریکەیە بۆ کەرکووک بێگومان بژانەوەیکی گەورە لە بواری نەوتدا دەکرێت ئەمە یەک و هەروە هەلی کارێکی زۆر دۆزرێتەوە بۆ گەنجان و کوڕانی شارەکە بەتایبەتی جەنابی پارێزگاری کەرکووک و بەڵێنی ئەوەی داواکە نووسنگەیەکی تایبەت لە بینای پارێزگا بکاتەوە بۆ دامەزراندنی بە شێوەیەکی عەشوایی نەبێت بەڵکو بە شێوەیەکی ڕێکخرا بێتن بەهۆی ئەوەی کە بتوانین کە بە شێوەی عەشوایی نەبێتن و بەپێی اختصاسات فەرزی بکەین بەسەر شەریکەی بیپیە هەلیکارەکە لە ناوخۆی شاری کەرکووک بێت بۆ زیاتر بژانەوەی جیرفانی گەنجان و کوڕانی شارەکەمان. سپاس دکتۆر عومەر مامۆ جێگری سەرۆکی ژووری بازرگانی کە لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. ئەچمە ئێران بە گوێرەی ئامارە فەرمیەکانی ئێران پێنوێنی نەهامەتی لە وڵاتە لە 150 نزیک بووتەوە. پێنوێنی نەهامەتی کۆکراوەی ڕێژەی هەڵاوسان و ڕێژەی بێکاریە کە لە 50 نزیکە بێتەوە بەواتای ئەوەیە کە زیاتر لە نیوەی هێزی کاری ئێران بێکارن ئەگەریش کاریان هەبێت بەدەست هەڵاوسانی بەرزەوە ئەناڵێن و بە قورسی ژیان بەڕێیەکەن. کە داتاکانی پەیوەست بە پێنوێنی نەهامەتی بڵاو دەبێتەوە و پێنوێنیەکە بەرزبوونەوە تۆمار دەکات ژمارەیەک بە بێڕەحمانە بارودۆخی گیرفانی هاوڵاتیان و ژیان و بژێویان بە زمانی داتا دەخاتە ڕوو پێیان دەڵێت نرخی نان و برنج بەرز بووەتەوە ئاو کارەبا گران بووە و ژمارەی هەلیکارەکانیش بۆ ئەو کەسانی بە دوای کاردا دەگەڕێن کەم بووەتەوە. پێنوێنی نەهامەتی بریتیە لە زیادکردنی ڕێژەی بێکاری بۆ ڕێژەی هەڵاوسان کە پێنوێنیەکی ئابووری گرنگە و بۆ هەڵسەنگاندنی ئاستی فشارە ئابووریەکان بۆ سەر هاوڵاتیان بەکاردەهێنرێت. ماوەی چەند ساڵێکە دابەزینی پێنوێنیە ئابووریەکان لە ئێران بۆ هاوڵاتیان و بۆ چاودێران و پسپۆڕانیش نامۆ نییە و ڕەنگە ئەگەر پێچەوانەی ئەوە ڕووبدات سیر بێت پێنوێنی نەهامەتیش لەوە بێبەری نییە. بە گوێرەی میدیاکانی ئێران پێنوێنی نەهامەتی لەو وڵاتە لە 50 نزیک دەبێتەوە ئەوەش بە واتای دابەزینی خۆشگوزەرانی و بژێوی هاوڵاتیانە. زۆربەی هەرە زۆری پێنوێنی ئابووریەکانی ئێران بارودۆخێکی نالەباریان هەیە. هەندێک لە ئابووری ناسان هۆکاری ئەوە بۆ سزانێ و دەوڵەتیەکان دەگێڕنەوە بەڵام بەشێکیشیان پێیان وایە بڕیاری هەڵە و خراپی بەڕێوەبردن لە ماوەی 2 دەیە ئابووری ئەو وڵاتەیان بەو ئاقارەدا بردووە. هەندێک لە چاودێران دەڵێن تەنانەت ئەگەر جەنگی 12 ڕۆژەش نەبوایە ئابووری ئێران بەهۆی گۆڕانکاریە جیۆ ئیکۆنۆمیکەکان و جیۆستراتیژیەکانەوە لە ئێستای باشتر نەدەبوو سەرەداوی قەیرانەکانی ئەمڕۆ بۆ ساڵی 2021 دەگێڕنەوە. ڕێژەی هەڵاوسان لە ئێران بۆ بەهاری ئەم ساڵ 39.4 ڕاگەیەندراوە هەرچەندە هەندێک سەرچاوەی ڕەسمی دیکە باس لە ڕێژەی هەڵاوسانی تا 43.3 دەکەن. لەلایەکی ترەوە بە گوێرەی داتاکانی ناوەندی ئاماری ئێران ڕێژەی بێکاری لەو وڵاتە لە بەهاری ئەم ساڵدا نزیکەی 7.3 بووە و بە کۆکردنەوەی ئەو داتایانە دەگەینە ئەو ئەنجامەی کە پێنوێنی نەهامەتی لە نێوان 145 بۆ 152. داتاکان بەڕوونی دەدوێن و ڕێژەی بێکاری و ڕێژەی هەڵاوسان و لە کۆتاییدا پێنوێنی نەهامەتی دەری دەخەن کە زیاتر لە نیوەی هێزی کاری ئێران بێکارن و ئەگەریش بێکار نەبن کەوتونە داوی هەڵاوسانێکی بەرزەوە و بە قورسی ژیان بەڕێ دەکەن. ئەوەش دیمەنێکی نەشازی دروست کردووە لە بەرفراوانی سەرچاوەکان و توانای بەرهەمهێنانی ئەو وڵاتە لە پاڵبەرزبوونەوەی ئاستی نەهامەتی.
کە باسی کاریگەریەکانی باجە گومرگیەکانی ترامپ و لێکەوتەکانی جەنگی بازرگانی یەکەین زۆرترین بەرهەم و بابەت کە دێتە بەرباز نەوت و زێڕە. بەڵام باجە گومرگیەکانی ترامپ کاریگەری لەسەر نرخی قاوەش دروست کردووە. بەهۆی باجە گومرگیەکانی ترامپەوە بۆ سەر بەرازیل نرخی قاوە بۆ بەرزترین ئاست لە 2 مانگا بەرز بووەتەوە. بەرازیل گەورەترین بەرهەمهێنەر و دابینکاری قاوەی جیهانە. هەر جۆرە سنووردارکردنێکی بازرگانی ئەو وڵاتە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بازرگانی قاوە دروست دەکات. ئەمریکا دووەم گەورەترین هاوردەکاری قاوەیە لە جیهانە. کاریگەری ئەو باجە گومرگیانە بە تایبەتی لەسەر نرخی قاوە لە ئەمریکا دەرەکەوێت. تەنها باجە گومرگیەکان نییە، بەڵکو گۆڕانی ئاو هەواش وەک هەموو بەرهەمێکی دیکە هەڕەشەیە بۆ سەر بەرهەمی قاوە. بەشێکی زۆر لەو زیانەی قاوە لەو زەویانە کە قاوە لەی بەرهەم ئەهێنرێت بەهۆی گۆڕانی ئاو هەوا مەترسی لە ناوچوونیان لەسرە. ئەوەش هۆکارێکی دیکەیە بۆ بەرزبوونەوەی نرخەکەی. لێرە هەندێک زانیاری دەربارەی قاوە باس ئەەکەین، هەندێک زانیاری سەرنجڕاکێش باسیەوەشەکەین کە باجە گومرگیەکان چۆن ئەتوانێت کاریگەری لەسەر نرخەکەی دروستکاوە کە تا ئێستاش کردوێت. ئێستا نرخەکەی لە 5% زیاد بۆتەوە کە ئەمە خواردنەوەیەکی دڵخوازە لەسەر ئاستی جیهان و کاریگەری لەسەر گیرفانی هاوڵاتیانیش دروست دەکات. هۆکاری گرانبوونەکەی یەکەمیان گۆڕانی ئاو هەوایە، وەک هەموو سەکتەرێکی تر هەموو بەرهەمێکی تر گۆڕانکاری و کاریگەری لەسەر بەرهەمی قاوەش دروست کردووە لەبەرەوەی بەشێکی زۆر لەو زەویانە بەهۆی گۆڕانی ئاو هەوا لە ناوچوونان و بەرهەمی قاوەش پێشبینی ئەکرێت کە لە ئاستێکی زۆرە نەمێنێت و کەم ببێتەوە. و بابەتێکی تریش کە ئەم گۆڕانکاریە بەپەلەی دروست کردووە باجە گومرگیەکانی ترامپە باجی خستوۆتە سەر بەرهەمەکانی بەرازیل گەورەترین بەرهەمهێنەر و گەورەترین هەناردەکاری قاوەیە لەسەر ئاستی جیهان. خۆی ئەمریکا کە کڕیارێکی گەورەی قاوەیە یەکەم زیانمەند دەبێت لەو بڕیارە لەبەرەوەی کە بێ پارێکی زیاتر بە هاوردەی قاوە باوە کڕیارانش لە ناوخۆ بە پارەیەکی زیاتر بن بۆ کڕینی ئەو خواردنەوە دڵخوازەی هاوڵاتیان. ینی گرانترین قاوە لەسەر ئاستی جیهان قاوەی کوپیلواکی پێڵەن کە ئەمە قاوەیەکە کە جۆرێک لە پشیلە ئەیخوات و دوایی لە بڵین پیسایی پشیلەکە بەرهەمە هێنرێت 1 کیلۆی $1100. ئەو قاوەیە کە ئەڵم گرانترین قاوەیە لەسەر ئاستی جیهان. بازانیاری زیاتر وەربگرین دەربارەی بەرهەمی قاوە. قەبارەی بازاڕەکەی ساڵی ڕابردوو $133 ملیار بووە، واتە بە بەهای $133 ملیار لەسەر ئاستی جیهان قاوە هەناردەکراوە و هاوردەکراوە لە لایەن وڵاتانەوە کردراوە. بەڵام با لێرەیە ڕوونکردنەوەیەکی تر بم، لێرەیە ینی پێوانەکەمان بۆ قاوە کیسی 60 کیلۆگرامیە. ئەمە پێوانەیەکی تایبەتە بۆ کڕین و فرۆشتنی قاوە کە وڵاتان ئەیکڕن و ئەیفرۆشن ئابم پێوانەیە مامەڵی پێواکەن، واتە بە کیسی 60 کیلۆی ئەیکڕن و ئەیفرۆشن. زانیاریەکی تر وە شتێکی تر ڕوونکردنەوەیەکی تر کە ئەبێ بڵێم وەرزی قاوە ینی ساڵەکەی ساڵی ئاساین یەکە لە یەکەوە دەست پێ بکات بە هەتاوەکو کۆتایی ساڵ بەڵکو وەرزەکەی لە ناوەڕاستی ساڵێکەوە دەست پێکە بۆ ناوەڕاستی ساڵی داهاتووکەوایە کە باسی وەرزی قاوە ئەەکەین لە ئەڵێن 2024 بەرهەمی 2024 و 2025 واتە لە ناوەڕاستی ساڵی 2024 بۆ ناوەڕاستی 2025 ئەگەر بمێ باسی بەرهەمەکەی بکەم 174.4 ملیۆن کیسی 60 کیلۆیی بەرهەمی قاوەی جیهان بووە لە 3% زیادی کردووە کە بەراورد بە ساڵی ڕابردووەکەی بێگومان کە وەرزی 2023-2024 بووە و 169.3 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی بەرهەمی ئەو ساڵە بووە. بەرهەمهێنەرانی قاوە بەم جۆرەیە سەرەتاوەکو باسم کرد بەرازیڵا کە ئێستێم بڕیارەی ترامپ بۆتە هۆی سنووردارکردنی بازرگانیەکەی وە قاوەی گران کردووە. بەرازیل ساڵانە 64.7 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی بەرهەمە هێنێت. ڤێتنام 29 ملیۆن کیسی 60 گرامی و کۆلۆمبیا 13 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی بەرهەمە هێنێت کە تەنها بەرازیل بۆ خۆی 137 قاوەی جیهان بەرهەمە هێنێت. با بچینە زانیاریەکانی ترمان باسی زانیاریەکانمان بکەین بزانین بازرگانی جیهانیەکەی چۆن و هەناردەکارانی کێن. بازرگانی جیهانیەکەی 147.2 ملیۆن کیسی 60 کیلۆیە ساڵانە کە لە 2.6 بەرز بووەتەوە
واتاکڕین و فرۆشتن لە نێوان وڵاتانە ئەم قەبارەیە. گەورە هەناردەکارانیشی ئەگەر بمانەوە باسی بکەین سەرەتا بەرازیلە ساڵانە 44.25 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی هەناردە ئەکات، دواتر ڤێتنامە کە ساڵانە 25.8 کیس هەناردە ئەکات، کۆلۆمبیا لە ڕیزبەندی سێمە دێ بە هەناردەی ساڵانە 12.3 ملیۆن کیس، ئەندەنوسیا کە ساڵانە 7.2 ملیۆن کیس هەنارداکە و ئیسیوپیاش لە ڕیزبەندی پێنجەم مادە کە ساڵانە 7 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی ئەفرۆشێت بە وڵاتانی دیکە. با بچینە لای زانیاریەکانی ترمان و باسی کڕیارانی قاوەش بکەین، بزانین کام وڵاتانە گەورە هاوردەکاری قاون و کام وڵاتانە لە کام وڵاتانە تاکەکان زیاترین قاوە ئەخۆنەوە. هاوردەکاران ئەگەر سەرەتا باسی بکەین، یەکێتی ئەوروپا لە ڕیزبەندی یەکەمادە ساڵانە 45 ملیۆن کیس هاوردە ئاکات، ئەمریکا لە ڕیزبەندی دووەمادەوە کوتم یەکێکە لە گەورەترین کڕیاران و ئەم باجە گومرگیانە کە قاوەی بەرز کردوتۆ زیان بە ئەمریکاش ئەگەێنێت کە ساڵانە 25 ملیۆن کیسی 60 کیلۆی هاوردە ئەکات. ژاپۆن لە ڕیزبەندی سێمایە بە هاوردەی 6.5 ملیۆن کیسی 60 کیلۆگرامی، فیلیپین لە ڕیزبەندی چوارەمایە بە 5.8 و چینیش بە 5 ملیۆن کیس هاوردەی 5 ملیۆن کیس ساڵانە لە ڕیزبەندی پێنجەمایە. جاگەرمانە باسی وڵاتانە بکەین کە زیاترین قاوە ئەخۆنەوە. هاوڵاتیانی سەرەتا فینلەندایە کە هەر هاوڵاتیەک ساڵانە نزیکەی 13 کیلۆگرام قاوە ئەخواتەوە. نەرویج لە ڕیزبەندی دووەمادێ کە ساڵانە 10 کیلۆگرام قاوە ئەخۆنەوە هاوڵاتیانی ئەو وڵاتەوە تا هەر یەکتاکێک، و ئایسلەنداش لە ڕیزبەندی سێمایە کە هەر هاوڵاتیەک ساڵانە 9.4 کیلۆگرام قاوە ئەخواتەوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەرهەمی قاوە و بازاڕی بەرهەمی قاوە گرانبوونی ئەو بەرهەمە. ئەمەوێت چمە لای باسی بابەتی زیرەکی دەستکرد. زیرەکی دەستکرد لە ئاستێکی بەرچاوە کاریگەری لەسەر بازاڕی کار دروست کردووە. پێشبینیەکرێت لە داهاتووە کاریگەریەکانی زۆرتریش ببێت، هەم هەلی کاری نوێ ئەخاتەڕۆ، هەمیش ئاستەنگ بە دوای خۆیان ئەهێنێت. لە کۆڵینەوەکان دەری ئەخەن 80% خاوەنکارەکان لە کاتی دامەزراندنی کارمەند AI بەکارهێنن بە گوێرەی خەمڵاندنەکانی کۆڕبەندی جیهانی ئابووری. زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیای پێشکەوتوو ئەبێتە هۆی لە ناوچوونی 92 ملیۆن کار و لە بەرامبەر 78 ملیۆن کاری نوێ بە دوای خۆیان هێنێت. شارەزان لەو بارەیەوە ئەڵێن زۆرتر ئەو کارانە مەترسی لە ناوچوونیان لەسرە کە کاری دووبارە و ڕۆتینن و پێویستیان بە شارەزایی زۆر نییە. هۆکارەکەشی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەو کارانە بە ئاسانی بە ئۆتۆماتیکی ئەکرێن و لەو کاتانەیە ڕۆبۆت ئەتوانێت زۆر بە ئاسانی ببێت بە جێگرەوەی مرۆڤ. با باسی و کارانە بکەین کە لە سەردەمی زیرەکی دەستکردا کاری زێڕینن و باسی و کارانەش بکەین کە لەم سەردەمەیان مەترسی لە ناوچوونیان لەسرە بزانن کە ئایا کار و پیشەکە ئێوە ئەگرێتەوە یاخودنا. کارە زێڕینەکانی سەردەمی AI بریتین لەم کارانە. پسپۆڕی زیرەکی دەستکرد کە بێگومان ئەم کارە لە لوتکەیە ئەبێ لە ڕووی داهاتەوە و لە ڕووی پێویستیەوە لە دامەزراوە جیاوازەکان. پسپۆڕی ئاسایشی ئەلکترۆنی هەر ئێستا مەزەندە ئەکرێت کە دامەزراوە جیهانیەکان ملیۆنان کەسیان پێویستە کە پسپۆڕی هەبێت لە بواری ئاسایشی ئەلکترۆنیا، لە بەرەوەی کە لە جیهانی ئەلکترۆنیا لە جیهانی تەکنەلۆژیایە زۆرێک لە دامەزراوەکان مەترسی هاکردنیان لەسرە، مەترسی لە دەستچوونی زانیاریەکانیان لەسرە و پێویستێکی زۆریان بەم پسپۆڕیە ئەبێت. دەروون ناسی یەکێکی ترە لەو بابەتانە کە کاری زێڕینە داهاتەکەی بەرز ئەبێتەوە لە بەرەوەی کە پێویستی بە پسپۆڕیەکی زۆرەوە پێویستی بەوەیە کە دەروون ناس بە تاک و بە پێی هەر تایبەتمەندی هەر کەسێک تەعاملی لەگەڵا بکات. داتاو ئامار یەکێکی دیکە لەو کارانە و ژینگە پسپۆڕی ژینگە یەکێکی ترە لەو کارانەکە لە سەردەمی تەکنەلۆژیا داهاتی باشیە بێت و پسپۆڕی سۆفتوێر و پرۆگرامیش دیسانەوە یەکێک لەو کارانەیە کە پەیوەستە بە تەکنەلۆژیاوە و پێشبینیەکرێت کە داهاتێکی باشی هەبێت. بەپێی پێشبینیەکان بۆ گۆڕانکاری و کاریگەری تەکنەلۆژیای زیرەک لەسەر کار و پیشەکان کۆڕبەندی جیهانی ئابووری ساڵی 2025 ڕایگەیاندووە کە 92 ملیۆن کار لەناو ئەچن، بەڵام لە بەرامبەر 78 ملیۆن کاری نوێ بەهۆی تەکنەلۆژیای زیرەکەوە دروست ئەبێت. دامەزراوەی جیهانی مەکێنزی کە ئەم دامەزراوەیەکی ڕاوێژکاری گرنگە لە ئەمریکایە پێشبینیەکات
ئەڵێ تا ساڵی 2033 400 بۆ 800 ملیۆن کەس کارەکانیان لەدەستێن و 75 بۆ 375 ملیۆن کەسیش ناچارن بواری کارەکەیان بگۆڕن واتە ناچارە بن گۆڕانکاری لە کارەکەیان بکەن بۆی کە بتوانن پێگەکەیان لە بازاڕی کارە بهێڵنەوە. هەروەها بروکینگز کە ئەمەش دامەزراوەیەکی گرنگە پێشبینی کردووە بۆ گۆڕانکاری و کاریگەریەکانی زیرەکی دەستکرد لەسەر بازاڕی کار ئەڵێ 130 کرێکارانی جیهان لە 150 ئەرکەکانیان ئەگۆڕێت بەهۆی تەکنەلۆژیای نوێوە و دامەزراوەی هاوکاری و پەرەپێدانی ئابووری ژەڵێ 128 کارەکان لە وڵاتانی ئەندامی دامەزراوەکە گۆڕانکاریان بەسەرادێت بە زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین و بزانین تەکنەلۆژیای نوێچی بەسەر کار و پیشەکانە ئەهێڵێت پێشبینی ئەکرێت ئەو پیشانەکە کارەکانیان لە مەترسیە بەهۆی تەکنەلۆژیای زیرەکە و ئەمانە بن کرێکاری وەکووتم ئەو کارانە کە پێویستی بەکاری دووبارەیە و ڕوتینن و دووبارە ئەبنەوە زۆر بە ئاسانی لە ڕێگەی ڕۆبۆتەوە ئەکرێن و ڕۆبۆت بە ئاسانی ئەتوانێت لەو جۆرە پیشانە ببێتە جێگرەوەی مرۆڤ کارمەندی ئاسایی کە پسپۆڕیەکی ئەوتۆی نییە بە ئاسانی لەم سەردەمەیە ئەتوانێت پیشەکەی لەدەست بدات کارە خزمەت گوزاریەکان بەهۆی تەکنەلۆژیاوە زۆربەی کارەکان بە ڕۆبۆت و بە تەکنەلۆژیا ئەنجامەدرێت و کاری ڕوتین و دووبارەش دیسانەوە لە ڕێگەی ڕۆبۆت و تەکنەلۆژیاوە بە ئاسانی ئەنجام ئەدرێت. ئەمانە ئەو تایبەتمەندیانن کە هەموو مرۆڤێک ئەگەر بێ خۆی لە بازاڕی کارا بهێڵێتەوە پێویستیەتی کە لە سەردەمی تەکنەلۆژیای نوێ و زیرەکی دەستکردا هەیبێت. یەکەمیان بیرکاری بنەڕەتیە کە هەموو مرۆڤێک پێویستە بیزانێت، دووهەمیان توانای داهێنانە کە مرۆڤەکان لە سەردەمی زیرەکی دەستکردا پێویستە ئەو توانایان هەبێت توانای بەڕێوەبردن توانایەکی ترەکە پێویستت پێێتی بۆی کە بتانی خۆت لە بازاڕی کارە بهێڵیتەوە. هەروەها هەر کەسێک بیهەوێت لەم سەردەمەیە لە کار و پیشەکەیە بەهێز بێت پێویستە پەیوەندی بەهێزی زارەکی و نووسینی هەبێت و هەروەها بیرکردنەوەی ڕەخنەگرانە و توانای چارەسەری کێشەکانیشی هەبێت. بەم هەواڵە سەبارەت بە گۆڕانکاریەکان کە بەهۆی تەکنەلۆژیای نوێەوە دروست بوون و ئەو کاریگەریانە کە تەکنەلۆژیای نوێ لەسەر بازاڕی کار هەیەی ئێمەش کۆتایی بە هەواڵە ئابوووریەکانە هێنین. زۆر سپاسکە بینەرمان بوون.